بسم الله الرحمن الرحیم. ئەوڕۆ باسی نەخۆشی بازەر دەکەین. نەخۆشی بازەر زۆرێک لە نەخۆشیەکانی ڕۆماتیزم، زۆرەشی دەگمەنە دەبتە هۆی هاوکردن لە دەمارەکانی خوێن. نەخۆشی بازەر تووشی دەوکردبوون دەبیتن. ئەو دەوکردبوونە بەردەوام دەبی هەفتەک یاخود دوو هەفتە هەتا چا دەبتەوە و زۆر بە ئازار دەبیتن و فترە دووبارە دەبتەوە. جگە لەوە تووشی زیکە دەبی لە قەلبی بە تایبەتی لە پێیەکانی. تووشی هاوکردن دەبیتن لە دەمارەکانی خوێنی چاو، لە دەمارەکانی خوێنی دڵ، لە دەمارەکانی خوێنی مێشک، لە هەموو جێکی لەش احتیمال هەیە تووشی هاوکردن بیتن. نەخۆشی بازەر پێویستە عیلاجەکانی و فتریشی درێژ بخواتن و بەردەوام، لەبەر ئەوەی نەخۆشی بازەر وەکو نەخۆشی سەخت و سوکەری بمەڕ نابیتن، بەڵام دەکرێت کۆنتڕۆڵ بکرێتن. لۆ کۆنتڕۆلکردنی ئەو نەخۆشیە احتیمال دەکەین سەر چێنەر تووشی هاوکردن بۆ نمونە ئەگە بەڵام بەس برین بەس هاوکردنی هەبیتن لە پێستەکەی زیپکەی هەبیتن یاخود ئەو دەوکردبوونی هەبیتن، ئەو کاتە دەتانی مەڵحەم بەکاربین، مەڵحەمی دەو یاخود مەڵحەمی جسمی و هەروەها غەرغەرەتانی بەکاربینیتن. بەڵام ئەگەر هاوکردنەکە مەسەن لە چاویدا بوو یاخود لە ئۆرگانەکانی تکەیدا بوو، ئەو کات پێویستی بە عیلاجی تکەیە. بە تایبەتی دوو گروپمان هەیە کە بەکاردێن، ئەوانژێکەشیان دیماردە پێدەێن دیمارد لە مەزموعە دەرمانێک پێک دێتن، ئەوانە جاری یەکەم بەکاردێن. لۆ کۆنتڕۆلی حاڵەتەکە ئەو دەرمانە هێواش ئیش دەکەن، پێویستە نەخۆش بەردەوام بی لەسەریان، چاوەڕێ نەکاتن هەر عیلاجی خوارد یەکسەر چاپتەوە. فترەیەکیان دەوێت عادەتەن لە ماوەی نیمەکە تا 3 مانگیان دەوێت تا ئیشیان دەکەن. ئەگە بەو عیلاجانە چابوو کۆنتڕۆل کرا نەخۆشەکە بەردەوامی دەدەین ئەو دەرمانە. بەڵام ئەگە هاوکردنەکە بەردەوام بوو بە تایبەتی هاوکردنی چاو، ئەو دەی بستە سەر گروپی دووەم لە دەرمان، ئەویش دەرمانی بایۆلۆجیە. ئەو دەرمانە ئەعراض جانبیان زۆرە و نرخیان زۆر گرانن، لەبەرەوە وەکو دووەم اختیار هەڵی هەبژێرین یەکەم جار دیمار بەکاردێن، لەبەر هەم لەبەر ئەعراض جانبیان هەم لە بەسەریان. ئەوانەی نەخۆشی بازەتیان هەبی پێویستە عیلاجیان بەردەوام بی و زۆر ئاگایان لە چاویان بیت، چووکە هاوکردنی چاو، هاوکردن دەمارەکانی چاو دەکرێت بتە هۆی کۆرەبوون. ئەگەر پێویستە حەدی کۆرەبوون حتا گە عیلاجیشکی تازە چاوەکە ناگەڕێتەوە. بە هیوای سەلامەتی ڕامونایەک.